بینەرانی عزیز سڵاوتان لێبێ بەیانیتان باش خۆمان بە خۆشحاڵە زانی کە ئەمڕۆژ بە یارمەتیا و کاران و با کۆمەڵێ بڕگۆ بابەتی نێو بینۆمیانی ماڵەکانتان بۆ هیوایی کاکۆی پرۆگرامی ئەمڕۆمان و ئەو بابەتانی کە بۆمان ئامادەکردوون بە دڵی هەموو لایەکتان بێت و سوودێک لە پرۆگرامەکە ببینن. خۆشەویستان لە پرۆگرامی ئەمڕۆماندا سێ بابەتی سەرەکیمان بۆ ئامادەکردوون. یەکێک لەو بابەتانی کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین باز لە ڕۆژی گیانی بەرەنگاربوونەوەی نەخۆشی ئایدز دەکەین کە بێگومان نەخۆشی ئایدز یەکێکە لەو نەخۆشیانەی کە لە ئێستادا لە تەواوی دنیادا بەدەست ئەو نەخۆشیەوە دەناڵێنن لە هەرێمی کوردستانیشدا لەو حاڵەتانە هەیە و بە تایبەتی لە وڵاتانی ئەمریکا و ئەوروپا و ئەفریقا بە دیاریکراوی ئەم نەخۆشیە زیاتر بڵاوە. یەکەم حاڵەت یاخود یەکەم توشبووی نەخۆشی ئایدزە ساڵی 1970 لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و بە دیاریکراوی لە ویلایەتی لۆس ئەنجلوس لە ساڵی 1970دا دیاریکرا و لە ساڵی 1970 لەلایەن کۆبوونەوەی جیهانی کۆبوونەوەی لوتکەی جیهانی تەندروستی بڕیار لەسەرەوە درا کە یەکی دوانزەی هەموو ساڵێک دیاری بکرێت بە ڕۆژی گیانی بەرەنگاربوونەوەی نەخۆشی ئایدز. ئێمە لە پرۆگرامی ئەمڕۆماندا جگە لەوەی کە باز لەو ڕۆژە دەکەین باز لەوەش دەکەین کە هۆکارەکانی توشبوون بە نەخۆشی ئایدز چییە و نیشانەکان و ئەو دەرکەوتانی کە لە کەسێکدا ئەگەربوونی هەبێت ئەوە ئاماژەیە بۆی کە ئەم کەسە توشبووی نەخۆشی ئایدزە و لە هەمان کاتیژە باز لە خۆپاراستنەکەی دەکەین و باز لە ئامارەکانیش دەکەین لە هەرێمی کوردستانە بزانین چەند حاڵەت لە هەرێمی کوردستانە بوونی هەیە و چه هەوڵێک درا بۆی کە ڕێگری لێ بکرێت. یەکێکتر لەو بابەتانەی کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین باز لە توندوتیژی دەکەین بە شێوەیەکی گشتی کە بێگومان توندوتیژی بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێن لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا ڕوو لە زیادبوونە بە تایبەتی لەگەڵ قەیرانی دارایی و لەگەڵ ئەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا هاتوۆتە ناو تا چەند قەیرانی دارایی ڤایرۆسی کۆرۆنا کاریگەری هەبوو لەسەر بەرزبوونەوەی ڕێژەکانی توندوتیژی بە شێوەیەکی گشتی و باز لە هۆکارەکانی دەکەین بزانین هۆکارەکانی بەرزبوونەوەی ڕێژەی توندوتیژی بە شێوەیەکی گشتی چییە و جۆرەکانی چین. ئایا چەند جۆر توندوتیژیمان هەیە بە شێوەیەکی گشتی؟ ئێمە باز لەوە دەکەین دواتر لە یەکێک لە تەورەکانە گفتوگۆ لەسەر و بابەتە دەکەین. هەر لەسەر درێژە پێدان بە توندوتیژی ئێمە ئەمڕۆ تەوەرێکمان هەیە کە دەبێتە تەوەری یەکەمی پرۆگرامەکە بەڵام بە دیاریکراوی باسە توندوتیژی دژ بە ژنان دەکەین کە ساڵانە لە 25 نۆڤەمبەر ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنانە کە لە 25 نۆڤەمبەری هەموو ساڵێکدا هەڵمەتێکی 16 ڕۆژە بەڕێوە دەچێت لەم 16 ڕۆژەدا چەندین چالاکی جۆرا و جۆر و چەندین پانێڵی جۆرا و جۆر تێدا ئەنجام دەدرێت و ڕێگاکان یاخود هەڵمەتەکان تێدا کاری لەسەر دەکرێت و باسەوە دەکرێت بزانین ئایا ڕێژەکانی توندوتیژی بە شێوەیەکی گشتی دژ بە ژنان بۆ ئەم ساڵ بە بەراورد بە ساڵانی ڕابردوو تا چەند زیادی کردووە یاخود کەمی کردووە و باس لە هەوڵەکان دەکەین بزانین چه هەوڵێک یاخود چه پلانێک چه ڕێکاریە گیراوەتە بەر بۆی کە بتوانن ئەم ڕێژانی کە تا ئێستا بوونی هەیە کەم بکرێتەوە. ئێمە بۆی کە لەسەر ئەم بابەتە و لە حوتەمین ڕۆژی بەرەنگاربوونەوەی ئاخود بڵێ هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنانە ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە میوانداری بوشرا تالیبمان کردووە کە بەڕێزیان چالاکوانی مەدەنین و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری کەرکووک لەگەڵ ئێمەدا ئامادەیە. بوشرا خان سڵاو لێبێ و بەیانیت باش سپاس بۆ ئامادەبوونت. ئەگەر هەر بەو پرسیارە دەست پێ بکەم کە هەموو ساڵێک لە 25 نۆڤەمبەردا هەڵمەتێکی 16 ڕۆژە بەڕێوە دەچێت بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان. بەڵام ئایا لە 25 نۆڤەمبەری پارساڵ هەتا 25 نۆڤەمبەری ئەم ساڵ کە ساڵێک بەسەریدا تێپەڕیوە ڕێژەکانی توندوتیژی دژ بە ژنان ئایا زیادی کردووە یاخود کەمی کردووە؟ بەیانی باش سوورخات من دەستخۆشیت لێ یەکەم بەیانی تۆیش باشتر. دەربارەی توندوتیژی ژنان ئیمساڵ لە چاو ساڵانی پێشووتر کەمتر بوو. ڕاستە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئافرەتێکی زۆرمان ژنانی زۆرمان کە ئەتوانێ هاتەتە سەر جادە پێکاتەیە ینی لە هەموو زمانەکە. ئەمە یەکەم بابەت. دووەم بابەت لەسەر ژنان بەڕاستی ژنان زۆر توندوتیژی لەگەڵا ئەکرێ. یعنی هۆکارەکەی توندوتیژی ژنان زۆری هۆکارەکەی لە خوار هەژدە بە خواردترەوەیە قاسڕینە وەکو تەمەنێکی 15 ساڵی 14 ساڵی ئەمانە دەست ئەکەنە زەواج کە لەگەڵ ئەم زەواجەیە ڕێک ناکەون هەڵەسن هانا بۆ ڕاکردن ئەبن بۆ مافی مرۆڤ
یاخود هەنێ بابەتمان هەیە لەو وتارەیە دەست بۆ کوشتنی خۆی ئەبات بنەماڵە زۆر گرینگە بۆ ژنان. لە ئێمە ناڵین بەس تەنها پیاوی سالارمان نییە، پیاوی سالارمانیشەیە لەبەرەوە ئێمە کە پیاوان لەگەڵمانان نەبێت ئێمە ناتوانین ئێستا دەوام بکەین. پیا و براکانمان لەگەڵمانان نەبێت ناتوانین بینە ئەم ئستۆدیۆدا بنشین قسە بکەین. بەڵام بەعام بەگشتی لە دوای 16 ئۆکتۆبەرەوە توندوتیژی زۆر بووە، یعنی بەس لە چاو پارەکە کەمترە ئیمساڵ. بەڵێ باشە بوشراخان قەیرانی دارایی و ڤایرۆسی کۆرۆنا ئەمەیان تا چەند کاریگەری هەبووە لەسەر بەرزبوونی ڕێژەکانی توندوتیژی بە تایبەت دژ بە ژنان و بە دیاریکرایژە کاتی کەرەنتینەکە لە ناوەڕاستی مانگی 3 تا کۆتایی مانگی 4 ئەمەیان تا چەند کاریگەری هەبووە لەسەر بەرزبوونی ڕێژەکانی توندوتیژی دژ بە ژنان. توندوتیژی لەسەر ئەو بابەتە لەسەر دارایی بەڵێ تەبعاً کە تۆ ژیانی داراییت لە ماڵەوە زروفی نەبێت و موچەی نەبێت تێتەوە بۆ ماڵ شەڕ دەستی پێکات توندوتیژی لەگەڵا ئەبێت لەو حاڵەتەیە بەکو کۆرۆنا توندوتیژی ناکا بەسەریایە. بەڵێ باشە بوشراخان هەروەک دیارە کە لە باشووری کوردستانە ژمارەیەکی زۆر ڕێکخراومان هەیە ڕێکخراوەکانی تایبەت بە ژنان. ئەم ڕێکخراوانە تا چەند کاریگەریان هەبووە لەسەری کە بتوانن هاوکارێکی ژنان بن بۆی کە بتوانن ڕێگری بکەن لە ئەنجامدانی توندوتیژی دژ بە ژنان. وڵی ڕێکخراوەکان بەڕاستی ئیشەکەن وەکو چالاکبوانەکانی مەدەنی وەکو ڕێکخراوەکان هەتا پێیان بکرێ لەسەر ژنان ئیشەکەن بە تایبەت لە شاری کەرکووک وەکو ڕێکخراو کە ماندووە کە لەسەر ژنانە و لەسەر کچانە شەو ڕۆژ ناخەوێت بەڕاستی زۆری سرودخانە هیوای جەمعیەت ئەمەل عێراقی بەڕاستی زۆر ماندووە بەدەست کچ و ژنەوە. جار وایە دوی شەو کە کچان ڕائەکەن بۆ لای تەحویلی سلێمانی و هەولێریەکات بەڕاستی ئێمە جێگامان نییە خۆی لێراکە مەجبورین ئەینێرین بۆ شارەکانی تریانی داوای جێگەتان نیە بۆ کەرکووک هیچ شتێک نەکراوە. بەڵێ بۆچی هیچ جێگەیەک نییە؟ هیچ شەڵتەرێک نییە تایبەت بە پاراستنی ئافرەتان بڵێ ژنان لە شاری کەرکووک؟ نا نیمانە لە شاری کەرکووک نیمانە بەڕاستی هەتا خەڵکی سلێمانی و خەڵکی کەرکووک هەتا خەڵکی هەولێر عەفو هەتا لێمانی وەرەگرێت بەڕاستی نییە یعنی وامان لێکەن بێزارمانەکەن هەتا لێمانی وەرەگرن. بەڵێ باشە بوشراخان بەڵام بۆچوونێکی تر هەیە لەسەر ڕێکخراوەکان کە دەڵێن کاریان نەکردووە یاخود هیچ ڕۆڵێکیان نەبووە. ئایا ئەم ڕۆڵەی یاخود ئەم بۆچوونەی کە لە لای بەشێک لە هاوڵاتیان هەیە ئەگەڕێتەوانێ بۆی کە پرۆگرامێکی گشتگیریان نییە یاخود بڵێ هەرێک لەم ڕێکخراوانە بۆ خۆی بەجیا ئامانجێکی هەیە و ئامانجێکی دیاریکراوی ئامانجێکی گشتگیریان نییە هۆکارەکەی بۆ گەڕێتەوە یاخود هۆکاری تریشی هەیە لەسەر ئەم بۆچوونانە؟ نا ئەو شتە دوورە لە ڕاستیەوە ڕێکخراوەکان طبعاً نیوەمان هەیە پشگیری نییە ئینجازەی نیە یعنی وەکو وەک شتێک لەسەر شەقام کە ئیشەکات بەبێ ئینجازە ئیشەکات. بەڵێ کەواتە ئەوە یەکێک لەو هۆکارانی کە نەیانتوانێت ڕۆڵێکی بەرچاویان هەبێت. بەڵێ بەڵێ پشگیریەکەی وەکو بەڵێ یعنی ئینجازەی نییە مەجبورە لەسەر شەقام ئیشەکات بە هەڵە لی تێگەن لی ئەنووسنەوە لەسەری مەجبور ئەو چی بکە ئیش نەکا لەسەر ژنان. بەڵێ باشە بوشراخان شێڵتەرەکان بە شێوەیەکی گشتی وەکو بەڕێزە داماشە بێت کە لە شاری کەرکووک هیچ شێڵتەرێک نییە بەڵام شێڵتەرەکانی تر لە ئاستی پارێزگاکانی تر ئەوان تا چەند ڕۆڵیان هەبووە یا تا چەند توانیویانە ئەو ژنانەی کە توندوتیژیان بەرامبەر دەکرێت لەلایەن ئەو شێڵتەرانەوە پارێزگاریان لێ بکرێت و بپارێزرێن؟ بەڵێ بەعام وەکو سلێمانی وەکو هەولێر وەکو دوهۆک لەم خۆی لەم سێ شوێنە هەمانە بەعام ئەوان ئیشەکەن پشگیریەکات بەڵام وەکو شاری کەرکووک نە حکومەتی هەرێم و نە حکومەتی بەخا هەتا ئێستاکە پشگیری ڕاستە ماندووە بن پۆلیسەکانمان بەهاناماناتێن بەڵام وەکو سلێمانی و هەولێر و دوهۆک نییە پشگیریەکەی تەواوەتی بەسەر ژنانە بکرێ. بەڵێ زۆر باشە بوشراخان زۆر جار خانمان کە توندوتیژیان بەرامبەر دەکرێت هیچ سکاڵایەک تۆمار ناکەن بەرامبەر ئەو کەسێک کە توندوتیژیەکان بەرامبەر دەکات بەڵام ئایا ئەم سکاڵا تۆمار نەکردە ئەگەڕێتەوە بۆی کە متمانیان بە یاسانی یاخود ئەگەڕێتەوە بۆ کەم تەرخەمی خۆیان کە هیچ سکاڵایەک تۆمار ناکەن؟
ئەوەی کەوا زۆری تونوتیژی لەگەڵا ئەکرێت باوەڕیان بە یاسا هەیە بەڵام لە کوشتن ئەترسن ناتوانن یعنی ئێستا بابەتمانەیە کچانمان خەڵەت تێگەکات ڕسمێک ئەنێرێ بۆ کوڕێک هەڵەسی ئەو کوڕە تەهدیدی ئەکات ئەم کچە هەڵەسێکی ئەکا لەو حاڵەتەیە دانانشێت بۆ ئاهلەتەکەی قسە بکاتەوە پرسیار بکات لە ئاهلەتەکەی بڵێ من هەڵەیە وام کردو هەڵەسێ تەسلیمە بێ لە پڕێک ئەگەر لە کاتێکی شاد تەسلیم نەبێ چی ئەکات هەڵەسێ هانا بۆ کوشتنە بات خۆی ئەکوژێت بەڕاستی بنەماڵەوە ئەکات تونڕەون لەگەڵیایە برایەکی باوکێکێ ناتوانێت دابنیشێت قسە بکات ئیمجات ئێمە داوامان هەیە لەو کچانی کەوا تونوتیژی لەگەڵ ئەکرێ هەر بابەتێک هەر کوڕێک کە خەڵەتی پێکات یاخود ژمارەی پۆلیسەیە ژماری ڕێکخراوەکان ئێمە بە عام گشتیمان بڵاو کردێتەوە هیوادارین تەلەفۆن بکرێت و ئەم تونوتیژیە نەمێنێت مافی خۆیان وەربگرن کە بۆستن بە شانان بڵێن ئێمەش ئێمە ئەتوانین پیاوین بۆستین ئیشی خۆمان بکەین. بەڵێ کەواتە پەروەردەی خێزانی ڕۆڵێکی بەرچاوە بینێت لەوەی کە ژنان یاخود کچان چاوکراوە بن لەوەی کە ئەگەر توندوتیژێکیان بەرامبەر بکرێت لە لای ماڵەوە لە لای خێزانەکانیان باسیکەن یاخودەوەی کە سکاڵایەکی یاسایی تۆمار بکەن. خێزان ڕۆڵێک بڵێ زۆر گرینگە لە خێزان ئێسێمە حاڵەتمان هەیە هەتا ئێستاکە کێشەکان نەتوانیمانە حەلیکەین لەبەرەوە هۆڵی ناتوانن پشگیری خێزانەکانیان بکەن بەڕاستی کە تۆ کچەکەت خەڵەتێکی کردووە تۆ هانای مەبە بیکوژە ئێمە لەگەڵ کوشتنانیمان بەڕاستی کە ئێمە بۆ هەنێک بە کۆمەڵی خێزانی باسەکەین ئەڵێن تونوتیژی قەشمەریت پێکات کاڵتت پێکات ئەڵێ تونوتیژی چی ئەگەر خەڵەتێکی کرد بیکوژە نا یعنی وای لێتی ئەو کچا بێتە قوربانی لە پێناوی چی لە پێناوێت کە خەڵەتێکی کردووە بەڵام ئێمە بە خەڵەت شیدا نانینەکو خۆمان. بەڵێ بوشراخان ڕێژەی توندوتیژی بە شێوەیەکی گشتی بۆ سەر ژنان و بۆ بە تایبەت بۆ کەسانی پێگەشتو یاخود بڵێ ژنان و کچانی پێگەیشتو بەرەو سەرەوە هەتا ئێستا بەردەوامی هەیە بەڵام ئایا توندوتیژەکان بۆ کچانی خوار تەمەن 18 ساڵ توندوتیژەکان بۆ ئەوان چۆنە یاخود لە کام جۆری توندوتیژەکان بەرامبەر با کچانی خوار 18 ساڵ زیاتر ئەنجامەدرێن و بە دیاریکراویش لە شاری کەرکووک. زۆری لە شاری کەرکووک لە چاوی ناحیەکان تۆزێ باشترە بەڕاستی لە دەرەوەی شاری کەرکووک لە خواری هەژدەوە تونوتیژی لەگەڵا ئەکرێ ینی لە شاری کەرکووک تۆزێ باشترە بەڵام وەکو دیاتەکان کە لە شاری دەرەوەی شار بەڕاستی ئەوە زۆر زۆر لەگەڵی ئەکرێت کە ئێستاکە پیاوێک تەمەنی 30 ساڵە کچێکی 14 ساڵی بە زۆری پێ ئەدەن ینی پرسیار ناکەن نە کچەکە. بەڵێ کەواتە بوشراخان ئایا پرسی ژنان بە تەنها پرسی ڕێکخراوەکانی ژنانە یاخود ئەوە تا پرسی ژنان پرسی حکومەتە پرسی دەستگاکانی ڕاگەاندنە پرسی چالاکوانی کۆمەلگای مەدەنیە پرسی هەموو کەسێک و هەموو لایەنێکە بە شێوەیەکی گشتی کە کار لەسەر ئەم هەڵمەتۆ لەسەر ئەم پرسە بکات. ژنان بەعام لەوە ناترسێت وەکو ڕێکخراوەکان بێت وەکو پۆلیسەکان بەڵام زۆری ژنانمان لە بنەماڵە ئەترسێت تەقاریر و شتی کەرکووک جیاوازە وەکو تەقاریری سلێمانی و هەولێر و دووهۆک و زاخۆ بەڕاستی کچی کەرکووک زۆر ئەترسێ. بۆچی ئەترسن بوشراخانی ینی جیاوازی ئەوەی کە بە ڕێزە باسیەکەی لەگەڵ شاری سلێمانی و شاری هەولێرە جیاوازەکەی لە چیە؟ جیاوازەکەی وەکو کۆمەلگای سەقافەت احترامە یعنی بۆ شاری کەرکووک سەقافەتی سلێمانی و هەولێر و زاخۆ بنەماڵە وشیارترە لە شاری کەرکووک و دێهاتەکان. بەڵێ ئەوان بە شێوەیەک یعنی بەعام جۆ لە کچان ئەگرن بەڵام وەکو شاری کەرکووک و دیاتەکانی لای ئێمە دەرەوەی شاری کەرکووک بەڕاستی گوێت لێ ناگرن کە دەئەنشیت قسەیەکی خۆتەکەی پرسیارێکی خۆت لەگەڵ براکەتە ئەەکەی براکەت دانانشێت گوێت لێ بگریا دە سەبا بۆ دەماچەیە کوشتن مەجبورە ئەو کچە لەو بینەیە ئەبێ بە قوربانی بەڕاستی کچەکەت دانانیشێت سکاڵا بکە لای پۆلیس پرسێت تەلەفۆن بکە بۆ ڕێکخراوەکان بێدەنگ ئەبێت ئەگەر تەسلیم نەبێت چێکە خۆی ئەکوژێت یا خودڕە ئەکات لەو کوشت ناترسێت ئیمجا ئێمە داوامان هەیە لە ژن وشیار بێتەوە ژن چەندێک وشیار بێت بە سەربەرزی زۆر باشترە لەوەی کە هانا بۆ کوشتن چارەسەر نییە لەوەی کە خۆی بکوژێت
دەنگ بک بۆ پۆلیس یعنی بەڕاستی ئێمە پۆلیسمانەیە ڕێکخراومانەیە کێشەکەیشی بۆ حەلەکە بەبێ ئەوەی کە بنەماڵەکەیشی بزانێ. بەڵێ بشراخان دکتۆر نادیە ڕەمسیس کە وتەیەکی هەیە لە وتەکانیا باسەوە دەکاڵێ هەر کاتێک کە پەیوەندی نێوان ژن و پیا و باش بێت یاسا هیچ بەدەر ناکەوێت بەڵام کاتێک کە پەیوەندیەکە خراپ دەبێت و بەرەو خراپبوون دەڕوا ئەوە یاساوەکو شمشێرێک دەرەکەوێت بۆ سەر ژنان کەواتە بە بۆچوونی بەڕێستان وەکو چالاکوانێکی مەدەنی پێتان وایە کە یاسا زیاتر لە پشتی پیاوانە؟ ناشتیوانە یاسا بە قانونی خۆی ئیشەکات هەم پشتگیری ژنان ئەکات هەم پشتگیری پیاوانەکە بەڵام وەکو یاسای قانون بەڕاستی لە کەرکووک هێشتان پشتگیری ژنی نەکردووە. بەڵێ دەستەکانە خۆش بێ بشراخان لە کۆتاییە بەڕێزت ئەگەر پێت خۆش بێ شتێک ئێمە باسمان نەکرد بێ پێتان خۆشە بەڕێستان باسی کەین لە کۆتاییە داوتەی بەڕێستان چییە؟ وڵی من ئەوی خۆم کە داوا لە ژنان ئەەکەم بەڕاستی ژنان وشیار بێتەوە ژن بە تایبەتی ئەتوانێت شان بەشانی پیاوان بۆستێت و داوایش ئەەکەم لە حکوومەتی بەخا و هەرێم هەر پیاوێک هەر کوڕێک کە خەڵەتی کرد بە ژن دەست درێژی بەسەریا کرد تونوتیژی لەگەڵا کرد داوا ئەەکەین هەر لەو جێگایە سزاکەی خۆی وەربگرێتەوە نەی کاتە سجنەوە ئێمە نامانە کە کرایە سجنیشەوە دەرئەچێ بە کەفالەت ماوەیەک و دەرئەچێت بەڕاستی یعنی هیچ هەوڵێک درراوە بۆ ئەوە بشراخان زۆری شەوڵ درراوە یعنی کە هەوڵەکانواستەیەکی شتێکی بەڵێ هەوڵەکان گەشتون بەچی بۆ ئەو بابەتی کە بەڕێزت باسیەکەی کە لە کاتی خۆیان سزاکە وەربگیرێت هەتای ئێستا و سزایە نەکراوە وەکو قانون نەکراوە بەڵێ هەر ئەی کاتە سجنەوە داناوە چی خەمێتی لە سجندان دراوە خواردنی بۆ تێت و دانیشتووە لەو ئەو ئافرەتە ئەو ژنە بوو بە قوربانی یاخود ئەو کچە بوو بە قوربانی. بەڵێ دەستەکانە خۆشوێ بشراخان زۆر سپاس ماندوومان کردی زۆر سپاس بۆ بشرا تاالب کە بەڕێزیان چالاکوانی مەدەنین و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری کەرکووکە و لەگەڵ ئێمەدا ئامادە بووی سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت. بەڵێ خۆشویستان لەگەڵ سەرهەڵدانی لافا و نەزمبوونەی پلەکانی گەرما و لەگەڵی کە ڕێژەی بارانبارین ڕوو لە زیادبوون دەکا گرفت بۆ دەستگاکانی مین دروست دەبێت و کاتێکە لە کاتی هەڵگرتنەوەی مینە دەستگاکانی مین گرفتیان بۆ دروست دەبێت لەو بارەوە لە سۆران پامنێرمان فەرهاد بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ ئێمەدا ئامادەیە فەرهاد سڵاو لێ بێ و بەیانیت باش پێم وا بێت میوانت هەیە گەر هەڵە نەبم فەرموو زانیاری زیاتر لای بەڕێستانە. فەرهاد گوێبیستی دەنگی منی؟ فەرهاد ئەگەر گوێبیستی دەنگی منی پێم خۆشە زانیاریمان بیتێ لەسەر ئەوەی کە لە کاتی دروستبوونی لافا و لەگەڵ بەرزبوونەی ڕێژەکانی بارانباریندا گرفت بۆ دەستگاکانی من هەڵگرتنەوە دروست دەبێت زانیاری زیاترمان بیتێ لەو بارەیەوە ئایا گرفتەکانیان چین؟ کاتت باش چنخان دیارە ساڵانە لە سنووری پارێزگای هەولێر چەندین هاوڵاتی بەهۆی مین و تەقەمەنیەوە کۆچی دوایی دەکەن هەروەها لە سنووری سۆران و چۆمانش کارکەونە سەر سنووری ئێران بەتایبەت لە سنووری باڵەکاتی و برادۆست کە لە ساڵان هێشتاکەن کە جەنجی نێوان عێراق و ئێران پاشماوەی مین و تەقەمەنی بەجێماوە ساڵانە خەڵکی دێهاتەکان ناتوانن بچنە ناو ڕەش و واغەکانیان هەروەها بچنە ناو زەویەکانیان بۆیە دەستگای مینی هەرێم بەهانانەوە دەچێت کە مین و تەقەمەنیەکان کۆ دەکەنەوە بۆم بەستا میوانداری بەڕێز ڕابەر ئەنوەر بەرپرسی بەڕێوەبەری ڕاگەیاندنی دەستگای مینمان کردووە. ئەو کاتت باش. ئەو کاتان باش.
ئەگەڵ بکرێ پێمان بڵێ لە یازەمانگە ڕابردوو دەستگایمین کار و سەلاشەکانی چی بوونە؟ زۆر سپاس. خۆی بەڕێوەبەراتی گشتی کاروباری منی هەولێر کە سنووری ئێمە بریتە لە پارێزگای هەولێر لە هەریەک لە قەزایەکانی کۆیا، ڕەواندز، مێرگسۆر، شەقڵاوە، چۆمان سۆران لە خۆ دەگرێت. واتە تەواوی سنووری پارێزگای هەولێر ئێمە بە نۆتیمی میلاڤەری و تیمێکی تەقینەوە با بڵێن تیمی ئیۆدی لە ناوبەرین تەقەمەنیەکان چارەکانمان لە سنووری ئەم پارێزگایە بەڕێوە دەبێت. لەم ساڵدا بەداخەوە بەهۆی ئەم پەتایە نەگریسە کە ڕووی لە وڵاتەکەمان و لە جیهان کردووە، ئێمە شەکو هەموو با بڵێن فەرمانکانی تری حکوومەت، هەموو دامەزراوەکانی تری حکوومەت کارەکانمان وەستا و هەروەها سەرڕایەوەش قەیرانی دارایی هاتە سەرێ. لە ماوەی 11 مانگی ڕابردوو زۆرترین چالاکی سەرڕای وەستانی کار و سەرڕای پشوە ڕسمیەکان و با بڵێن کەرنتینەی گشتی، بەڵام زۆرترین چالاکیەکان لە سنووری ئێمە ئەنجام داوە. خۆشبەختانە تیمی ناوبردنی تەقەمەنیەکان لە بەڕێوەبەراتی گشتی کاروباری مین سەرڕای پشووەکان و بەبێ وەستان بەهانای دامەزراوە حکومیەکان و با بڵێن هاوڵاتیان کە لەو شوێنانە بە تایبەتی ناوچە شاخایەکان و بگرە ناو سۆرانیشەوە چەندین داواکاری لەلایەن هاوڵاتیان بە ئێمە ئەگا و دەست بەجێ تیمەکانی ناوبردنی تەقەمەنیەکان لە بەڕێوەبەراتی گشتی کاروباری مین هەر کاتێک بێ با بڵێن مەرج نییە لە کاتی دەوامی ئاساییبی لە ڕۆژانی پشوو شەوان ئەو تیمە دەرەچن هەڵەچن بە ئەنجامدانی ئەرکانیان بە چارەسەرکردنی تەقەمەنیەکان و لە ناوبردنیان. ئێستا بەختازای وەرزی زستانە ئایا ناکرێت یعنی دەکرێت زیاتر هاوکاری خەڵک بکەن بۆەوەی تووشی چکارەسەرێک نەبن؟ ئێمە بە هەموو شێوازەکانی کارکردنی خۆمان لە ڕێگای وشارکردنەوەی خەڵک نزیک نەکەوتنیان لەو شوێنانەی کە مەترسی مینیان لێ یان با بڵێن چێلگەی مین بە تایبەتی بەداخەوە زۆرێک لە خەڵکی گوێ بە ڕێنمایی ناگرن و شوێنی پیسبوو بە مین ینی با بڵێن سنوورەکە ئەبەزێنن ناو مینەکان زۆر جارە بێتە کارەساتی لێ ڕۆدا، بەڵام ئێمە بەردەوامین لە وشارکردنەوەی خەڵک لە ڕێنماییکردنیان و تیمەکانی ئێمەش ئامادەن لە هەر کاتێک کە هاوڵاتیان یان فەرمانگە حکومیەکان داوامان لێ بکەن لە هەر شوێنێک بێ هەر ساتێک بێ ئامادەین بۆ دوورخستنەوەیان لە مەترسی و هەڵگرتنەوەی مینەکانیان با بڵێن چارەسەرکردنی مینەکان بە شێوەیەکی ستاندەری کە خۆمان با بڵێن پرۆسی تایبەتی بە خۆمان هەیە ئەنجامی دەین. بەڵام وەرزی زستان بەخۆ دەزانی ناوچەی ئێمە ناوچەیەکی شاخاویە، بەفرێکی زۆرە بارێ بەو کە ئەو بەفرەش ئەبێتە هۆی ڕێوەستانی کارەکانمان لەسەر جەم ئەو ناوچەڵین کە شاخاوین و چێلگەمینیان تدایە، بەڵام لە بەردەوامیشین بە هەموو کاتێک بۆ چارەسەرکردنی تەقەمەنیەکان و هێشتنی مەترسیەکان لەسەر گیانی هاوڵاتیان. بەڵێ سنوور دەگەڕێنەوە ستۆدیۆ. بچمە هەولێر
بەڵێ عزیزان لە بەشی یەکەمی پرۆگرامەکە باسمان لە تونند و تیژیەکان کرد دژ بە ژنان واتە بە شێوەیەکی بەشی یاخود تایبەتی باسمان لە تونند و تیژیەکان کرد بەڵام لەم بەشی پرۆگرامەکە باز لە تونند و تیژیەکانەکەین بە شێوەیەکی گشتی بزانیت تونند و تیژی چییە و چی دەگرێتەوە و ئایا بە کێ دەوترێت تونند و تیژ ئایا هیچ تایبەتمەندیەک هەیە لە کەسێکدا هەبێت کە ئەمە دەرخەری ئەوە بێت کە ئەم کەسە کەسێکی تونند و تیژە و باز لە جۆرەکانی تونند و تیژی دەکەین و باز لە هۆکارەکانی تونند و تیژیش دەکەین بزانین هۆکارەکانی ئەنجامدانی تونند و تیژی بەرامبەرەکەت یاخود بە دەوروبەرەکەیت هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە. وا لەگەڵ ئەوەشدا ڤایرۆسی کۆرۆنا بۆ ئەم ساڵ بە دیاریکراوی تا چەند کاریگەری هەبووە لەسەر ئەوەی کە ڕێژەی تونند و تیژی بەرز بێتەوە کە لە مانگی سێدا هەروەک لە پێشەکێکەکەدا پێشتر باسم کرد لە مانگی سێدا ناوەڕاستی مانگی سێ تا کۆتایی مانگی چوار لە کاتی کەرەنتینەکە بە دیاریکراوی لە ڕاگەیاندنەکان و لە سۆشیال میدیا زۆر باسەوە دەکرا کە ڕێژەی تونند و تیژیەکان زۆر بەرز بۆتەوانێ کەواتە ئێمە بە شێوەیەکی گشتی ئەمڕۆ ئەمانێ باز لە تونند و تیژیەکان بکەین بزانین هۆکارەکانی چییە و بە شێوەیەکی گشتیش باز لە جۆرەکانی دەکەین بۆی کە لەسەرم بابەتە ئەمڕۆ گفتوگۆ بکەین بە خۆشحاڵی میوانداری هیوا عەلیمان کردووە کە بە ڕێزیان ڕاهێنەری گەشەپێدانی مرۆین و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵ ئێمەدا ئامادەیە کاکی واسڵاو لێ بۆ بەیانیت باش سواز بۆ ئامادەبوونی بەڕێزت ئەگەر سەرەتا هەر بە دەستەواژەی تونند و تیژیەکە خۆی دەست پێ بکەین بزانین ئایا تونند و تیژی خۆی چییە و چی دەگرێتەوە. بەیانتان باش بەیانی و باش بەیانی بینەرە خۆشەویستەکانی بەرنامەی ئەمڕۆ لە کەناڵی گەری کوردستان هیوادارم کەوا ڕۆژێکی خۆش و تەندروست لە نێو خێزان و کۆمەڵگا و دامەزراوەکانمان دوور لە تونند و تیژی بەڕێ بکەین. بۆی بێمە سەر وەڵامی پرسیارەکەی جەنابەت کەوا تونند و تیژی چییە وەکو چەمک ئەو شەیەکەوە کۆمەڵگاکەی ئێمە کێشەیەکی زۆری هەیە تەنانەت دەبێتوانین بڵێن ئەمە دیاردەیەکی جیهانیە و لە ڕوانگەی کۆمەڵناسی و دەروونناسی و لە ڕوانگەی یاساییەوە زۆر قسەی لەسەر کراوە. من دەمەوێت تیشک بخەمە سەر لایەنەکانی گەشەپێدانی مرۆیی و ڕوانگەی ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی و بابەتەکانی کۆمەڵی مەدەنی چۆن دەڕوانە بابەتی تونند و تیژی لە کۆمەڵگا دواتر لە خێزان. دیارە ئەمە ناو نیشانێکە کەوا یەک دەگرێتەوە لەگەڵ ئەم کەمپەینە جیهانی ئێساکە بە شۆڕشی پرتەقاڵی ڕاگەیەندراوە. تونند و تیژی بریتە لە پەنابردنە بەر ناچارکردنی مرۆڤ بۆ هەموو کارێک کەوا مرۆڤ حەزی پێ نەکات بۆی ناچار بکرێت ئەو مرۆڤ ئەو کارە ئەنجام بدات. ئینجا ڕێگاکانی تونند و تیژی لە ڕێگەی هەڕەشەکردن بێ لە ڕێگەی ترساندن بێ لە ڕێگەی کوشتن بێ لە ڕێگەی لێدان بێ لە ڕێگەی بێبەشکردن بێ لە کۆمەڵک بابەت لە ڕێگەی نردنی پەیامی تۆقێنەر بێ هەندێک جار ئێمە هەندێک شت دەکەین هەبیریشی لێ ناکەینەوە دەچێتە خانەی تونند و تیژی. بەڵێ باشە کاکیوانی کە بەڕێزت باسی کرد بەشێکن لە جۆرەکانی تونند و تیژی کە ئەنجام دەدرێت بە شێوەیەکی گشتی بەڵام زیاتر لە هەرێمی کوردستاندا کام جۆریان زیاتر دەبینرێت و بەرچاوەک لە ئەو تونند و تیژیانی کە بەڕێزت باسی کرد. بەڵێ بێگومان بە پێ بە دوواداچوونانەی من کردیتم زیاتر لە 10 زۆر تونند و تیژیمان هەیە لە هەموو لە ئێستا کە لە زەقترین حاڵەت داین کە تونند و تیژی فیزیکی تونند و تیژی هەراسانی سێکسوال تونند و تیژی سۆزداری دەرونی کەلتوری
هەروەها ئێستا لە حالەتێک داینکەوە پێی دەڵێن تونند و تیژی ئابووری. تونند و تیژی ئابووری کە بریتێ لە بێبەشکردنی خەڵک لە حەق و مافەکانیان یاخود ناچارکردنی خەڵک بۆ ئیلتیزامکردن بۆ نمونەبوونی دەوام لە هەمان کادا نەبوونی موچە. ئێمە لە جیهاندا پێی دەڵێن دیاردەی تونند و تیژی ئابووری کەوا خەڵکانێک حەز دەکەن مافەکەی خۆیان وەربگرن لە کاتێکدا بەهۆی ئەو مافەوە کۆمەڵی پێویستی تریان هەیە لە ئەنجامی کەڵەکەبوونی مافە ئابووریەکان و درێژەدانی جیڤاد یاخود گروپ یا خێزان بە تونند و تیژی ئابووری کۆمەڵێک پاڵنەر یاخود لێکەوتەی تری خێزانی و کۆمەڵایەتی لێ دەکەوێتەوە دوازار ئەو تاکێکی دەبێ حەز لە تۆڵە دەکاتەوە حەز دەکات لە بابەتێک خۆی بدزێتەوە کە پێی دەڵێن بابەتی ئیلتیزامکردنە بە شوێنی کار و وەزیفە و بابەتبوونی خێزانی یەکێکە لەمەوە کارانە هەروەها خاڵیشی تر هەیە بەداخەوە توندی تیژی هەراسانی سێکسی یەکێکە لەو بابەتانێکەوە کۆمەڵگای کوردی ئێستا بەهۆی گیرەبوونی بە سوشەل میدیا و نەبوونی سەرچاوەکانی ئارەستەکردنی پێویست لە ناو جۆرەکانی تری تونند و تیژی بەداخەوە کەوا بەڵێ پێشێکە بچیتە سەر جۆرەکانی تری تونند و تیژی ئەمێ پرسیار لەسەرەوە بکەم کە بەڕێستان باستان لەوەکە کە نەدانی موچە بۆ خۆی جۆرێکە لە تونند و تیژی ئابووری لە کاتی نەدانی موچەیە یاخود لە کاتی قەیرانی داراییە ئەکرێت ئەم تونند و تیژی ئابووریە گۆڕانکاری بەسەردا بێت یاخود کاریگەری هەبێت لەسەر جۆرەکانی تری تونند و تیژی لە ناو خێزانەکانە بە دیاریکراوی بەڵێ بێگومان هەروەکو بە قسەی دەروناسی زیانی سێگنەر دەڵێ هەموو زۆرێکی تونند و تیژی سەرەتا لە بیرۆکەیەکە سەرەتا لە کاردانەوێکە دیارە هەموو مرۆڤێک کارێکی هەیە کاردانەوێکی هەیە یان هۆکارێکی هەیە کە پێی دەڵێن پاڵنەر بۆ پرسیارەکەی جەنابەت کە بەڵێ تونند و تیژی ئابووری وەکو ئێستا دەبینینکەوە برسیبوونی خەڵک وا دەکات ئەم تاکە لە کۆمەلگا زۆر هیلاک بێت بۆ نمونە کاتێک کەسێکەوە مافە ئابوووریەکانی وەرناگرێت دەچێتەوە ناو خێزان کاریگەری لە ناو خێزان دروست دەبێت هەندێک جار لە حاڵەتی ئێستا بەپێ و ئامار و توێژینەوەوانە هەیە بەداخەوە زۆر نێگەتیڤ بڕۆ سەیری کەیسی دارگاکان کە دەبینی دایان خێزان تووشی لێکدابڕان و هەڵبەشانەوە و تووشی یەکتری ئازادان بوون لە ئەنجامی نەبوونی دابینکردنی پێویستیەکانی ژیان دیارە ئەمە کاتێک کۆمەڵگایەکی کوردستانی کەوا وای لێهات تونند و تیژی ئابووری لە ئەنجامی ناهاوسەنجی داهاتی تاک کە وای کردووە بەداخەوە ئەم جۆرە تونند و تیژیە بگوازێتەوە بۆ تونند و تیژی دەرونی تەنانەت هەندێکجار ڕوحی هەندێکجار فیزیکی کە پێی دێرن لێدان و هەڕەشەکردن و دەست بەرزکردنەوە و هاوارکردن لەسەڵ یەکتری لە ناو خێزان و تاک و جواتەکانی کۆمەلگا دیارە هەمویان ئەمانە لە قۆناغێکەوە بۆ قۆناغێک دەگۆڕێ بەڵام وەکو تونند و تیژی بە درێژایی مێژوو دیاردەیەکە لە کۆمەلگایەکەوە بۆ کۆمەلگایەک دەگۆڕێ بۆ نمونە کۆمەلگاکانی جیهان کێشەی ئابووریشیان نییە بەڵام کۆمەڵی کێشەی تریان هەیە بۆ نمونە کێشەی پێکۆژیانیان هەیە تونند و تیژی ئاینەکانیان هەیە بەردەوام خەریکی یەکتری ڕەشکردنەوەن خەریکی یەکتری کوشتنن یاخود تونند و تیژی فیزیکیان هەیە کەوا لە ئەنجامی خۆپشاندانەکان و گربنەوە جەماوریەکانی هەوڵی لێدانی یەکتری و هەوڵی زیندانیکردن و ئەو حالەتانە دەدەن ئەمە لە سروشتی کۆمەلگایەکەوە جۆری تونندوتیژەکاندا هەیە لە ئەگەر بازە هەرێمی کوردستان و کۆمەلگای کوردی بکەین بە بەراورد بە کۆمەلگەی جیهانی جیاوازی زۆرە. بەڵێ بێگومان جیاوازی لە هەرێمی کوردستان لەگەڵ کۆمەڵگاکانی تری جیهان زۆرە ڕێژەکانی تونند و تیژی لە جیهان لەسەر ئاستی گشتی لە بەرزبوونەوەدان بەداخەوە بۆ نمونە چێ دەبێتە قوربانی بەپێی ئامارێکی نەتۆیەکگرتوەکان کە تەنها سامپڵێک لەسەر ژن دەڕێت لە ١٩٠ قوربانیانی بازرگانی کردن بە مرۆڤ بریتین لە ژنان بەداخەوە دیاردەیەکی چاولێکەری ئێستا هەیە ئەمە هەستی پێ ناکەین لە کوردستانکەوە هەر ماڵێکەوە تۆزێک وەزعی مادی باشە دەبینی کۆمەڵی بەنگلادشی و کۆمەڵی خەریکی فلیپینی و ئەمانە دەین هەزاران ژن وەکو باندەکانی فرۆشتنی مرۆڤ داهێنی لە ناو خێزانەکان بەکاریان دێنن و دواتریش ڕوبەڕووی هەراسانی سێکسی و هەراسانی شکاندنەوە دەبن و بەکارهێنان ئێمە لە سەردەمێکین کەوا دەگەڕێنەوە قۆناغێک بەداخەوە خەریکی بازرگانی بە مرۆڤ دەکەین ئەمە جۆرێکە لە تونند و تیژی لە کۆمەلگاکەوە کۆمەلگای کوردیش خەریکە لە ڕێگەی هەندێک تاکەوە دەستی بۆ دەبات بەداخەوە.
بەڵێ کەواتە لە ڕێژەی توندوتیژی دژ بە ژنان لەسەر ئاستی جیهانە دەتوانین بڵێن هاوسەنگی هەیە یاخود بڵێن لە کۆمەلگایکە بۆ کۆمەلگایەکی تر جیاوازێکی ئەوتۆ نییە لەو ڕۆوانێ لەم جۆری توندوتیژیانە کە تایبەت بە ژنان ئەنجام دەدرێت؟ بەڵێ ڕوانگەی قسەکردن لەسەر توندوتیژی بەرامبەر ژنان لە کۆمەلگا لە کوردستان زۆر جیاوازە بە حکومیەوەی ئێمە میلەتێکی مسلمانین هەروەها دابونەریتی کۆمەلگا و دابونەریتی و کردەواری و بابەتی باشترە یاخود خێزان زۆر گرنگە. جیاوازەکە لەوەیە ئامارەکانی توندوتیژی لە کوردستان زۆر زۆرن بە حکومیەوەی لە ناو خێزان توندوتیژی زۆر ڕوودەدا لە ناو کۆمەلگا توندوتیژی زۆر ڕوودەدا بەڵام خەڵک ناوێت وەکو پێویست لە دادگاکان کەیسی توندوتیژیەکانی بەرز بکاتەوە بۆ نمونە ژنێک ناتوانێت سکاڵا لە هاوسەرەکەی بکە لەبەرەوەی بابەتی دوورکەوتنەوە لە خێزان ڕوودەدات. ئەم توندوتیژیانە لە ناو کۆمەلگا بە شێوەیەکی کەپت بە شێوەیەکی بە بێدەنگانە بەردەوام دەبی بەڵام لە کۆمەلگا ئەوروپیەکان لەسەر بچووکترین حاڵەت توندوتیژیەکان تۆمار دەکەن لە نووسنگەکانی توندوتیژی و لە نووسنگەکانی ڕایشکاری دەرونی تۆماری دەکەن لەبەرەوە بەپێی کۆمەڵی خەڵکیشکەوە ئێمە قسەمان لەگەریان کردێ لە ماوەیە توندوتیژی لە کوردستان لە ئاسێکی زۆر بەرزدا لە نێو خێزان لە نێو کۆمەلگا تەنانەت بۆ نمونەیەکی زۆر بچووکەوە کاتێک منداڵێک شتێک شتێکی ماڵەوە دەستچێنی دایکەکەیان باوکەکە دەنگێکی زۆر بەرز هاوار دەکە لە سەر یاخود لی دەدا. ئەمە یەکێکە لە توندوتیژی خێزانەکە ئێمە ڕۆژانە تاچی کورد ئەوەندە خەریکی شکاندنی یەکترین ئەوەندە یەکتری دەستچێنینەوە شەر نییە ئیلا بێن زلێک لە دەموچاو یەکتری بدەین یاخود گولەیەک لە یەکتری بگرین. شێوازەکانی توندوتیژی لە قسەیەکەوە دەست پێ دەکات لە هەست بریندارکردنەوە دەست پێ دەکات لە ئیهمالکردنەوە دەست پێ دەکات کە ئێمە بە حکومیەوەی لە کۆمەلگایەکی ناهاوسەنجین بەهۆی ئاساواری شەڕ و بەهۆی نەبوونی سەقامگیری سیاسی و ئابووری بەردەوام تاکێکی ماندوین تاکێکی هیلاچین کەوا بەردەوام لە حاڵەتی توندوتیژی داینووە توندوتیژیشمان لەگەڵ کراوە و لە ئەنجامیشمان داوتەوە ئەمە بۆ تا دیاردەیەک بەردەوام لەگەڵ خۆمان ئەم کەپتی توندوتیژیە دووبارە دەکەینەوە. بەڵێ کاکیوە پێشتر باست لە جۆرەکانی توندوتیژی کرد بە شێوەیەکی گشتی پێم خۆش ئێستا باس لە هۆکارەکانی بکەین زین ئایا هیچ هۆکارێکی دیاریکراو یا چەند هۆکارێکی دیاریکراو هەیە بۆ ئەنجامدانی ئەم جۆرە توندوتیژیانە بە شێوەیەکی گشتی و لە ناو خێزانەکاندا؟ بەڵێ بێگومان هۆکارگەرێکی زۆر هەن کەوا وا دەکات مرۆڤ توندوتیژی بکات بە قسەی دەروناسی جیهانی سیگمۆند فروید کەوا باز دەکات مرۆڤ لە ئەساسدا دوو غەریزەی هەیە کە غەریزەی خێر کە پێی دەڵێن غەریزەی بەخشین و غەریزەی میانڕێوی و غەریزەی لێبوردن کە هەروها غەریزەیش کە هەیە پێی دەڵێن غەریزەی شەڕ و تۆڵە و ئینتیقام و ئازاردانی خۆی تەنانەت خۆی ئینجا خەڵکی تر دیارە لە کاتێک کە ئەم غەریزەی شەڕ و تۆڵە و ئینتیقامە زار دەبێت بەسەر غەریزەی ئاشتی و لێبوردن و تەسامح لە ژیانی کەسێکەوە ئینجا دەبێتەوە هۆی کاردانەوە. هۆکار زۆرم بۆ نمونە بوونی پاڵەپۆستۆی پەروەردەکردنی خێزان بۆ نمونە ئێمە لە خێزان کاتێک منداڵێک پەروەردە دەکەین منداڵەکان فێر دەکەین لە پەروەردەوە پێی دەڵێن چەک هەڵگرن بابا برا چەک هەڵگرن کاتێک قسەی دەکەین ئێمە لە منداڵیەوە منداڵەکانی خۆمان لە پەروەردەوە فێر دەکەین یەکەم وانە کە فێری دەکەین چەک هەڵبگرێ دیارە بوونی دیاردەی چەکداری بوونی چەک و حاڵەتە سەربازیەکان و چێژوەرگتن لە یاریە تەقەمەنیەکان کە منداڵ لە گەوریەوە لەگەر خۆی لە کاتێک گەورە دەبێت لە حاڵەتەکە دەبێتە توندوتیژی. حاڵەتێکی تر هەیە هۆکاری ئەنانی لە ناخی مرۆڤ داوا دەکاتەوە کەسی بەرامبەر قبول نەکات. بەڵێ کەواتە پەروەردەی خێزانی ڕۆڵێکی بەرچاوی هەیە لە پێگەیاندنی تاکێکی توندوتیژە. بەڵێ بێگومان سەیری ئەو کاردانەوانی ئەو مرۆڤانە بکەن کەوا توندوتیژیان هەیە کاتێک دەبینی کەسێک تاوانێکی ئەنجام داوە یاخۆ توندوتیژێکی کردووە یان دەبینی زۆرێک لە یاساشتێنی دەکا زۆر زار دەگەڕێنەوە سەر ئەسلی خێزانەکە دەبینی لە ئەساسدا ئەم خێزانە لە ئەساس ئەم خێزانە ئەم ڕۆڵیان هەبوو لە بابەتی هەڕەشەکردن و بابەتی چاوسۆرکردن و بابەتی ترساندنی خەڵک ئەم منداڵەش لەناو ئەم ژینگەیەدا دروست بووە
ئەمە کاریگەری گروپی خێزانە جگە لە کاریگەری جوات و دامەزراوەکانی تر بەڵام خێزان ڕۆڵێکی کاریگەری هەیە زانایەک دەڵێ سێ منداڵم پێ بدەن دەتانێت چیان لێ دروست بکەم دەتانێت بیانکەم بە پیاوکوش یان بیانکەم بە عالم یان بیانکەم بە داهێنەر یان بیانکەم بە خاتیل دەتانێت زۆرە کەسێکتان بۆ دروست بکەم منداڵەکانم پێ بدەن من ئەوەتان بۆ دروستەکەم کە ئێوە دەتانەوێت معدەنی ئەو مندارانە لەبەرەوە خێزان کاتێک دەبینی دایک و باوکێک لە ماڵەوە شەڕ دەکەن لەگەڵ یەکتری لەسەر کۆمەڵێک شتی لاوەچی ئەم منداڵە لەنا ئەم خێزانەدایە ناتوانێت هەزمی ئەم تونند و تیژیە بکات یاخود هەزمی دەکات لە تاکێکی تێکشکاوە دواتر لە شوێنێکی تر هەمان دیاردە بەرزەسە دەکاتەوە لەبەرەوە تەسامحی خێزان هاوسەنجی ژیان لە نێوان ژن و مێرد خۆشەویستی و لێبردن و بەخشین لەناو خێزان و کۆمەڵگا وا دەکات کەوا تاکەکانی کۆمەلگا منداڵەکان هەست بە ئارامی دەرونی زیاتر بکەن و ئەمە تێژ و بەرەکەتی ژیان جوانتر دەکات و بە پێچاوانەوە ئەم خێزانانێکەوە شەڕیان لە نێواندا هەیە و یەکتری فەرامۆش دەکەن و ڕێگا بۆ تونند و تیژی دەبن و هەموو زۆرەکانی تونند و تیژی تاقی دەکەنەوە لە بیریان چووەکەوە منداڵەکان کچەکانیان کوڕەکانیان لە ماڵەوە لەگەریان دانیشتون پێویستیان بە کەشێکی ئارامترە ئەم قسانێک کە جیان لێ دەبی هەستی ئەوان بریندار دەکات تونند و تیژی دەرونی بەرامبەریان بەرزەسە دەکات دوازەر ئەم تاکە دەبێتە تاکێکی تێکشکا و ئەم هەستە برینداربوونە ئەم هەستە گواستراوەیە لە خێزان و دەباتە کۆمەلگا دەباتە شوێنی کارەکەی دەباتە قوتابخانە دەباتە شەقام. بەڵێ باشە کاکیوە بۆ پێی کابەڕێستان ڕایەنەری گەشەپێدانی مرۆیین ئایا بەکێ دەوترێت کە کەسێکی تونند و تیژە ئایا هیچ تایبەتمەندیەک هەیە کە لە کەسێکە هەبێت دەرخەری ئەوە بێت کە ئەم کەسە کەسێکی تونند و تیژە یاخود چۆن هەڵسەنگاندن بۆ کەسێکی تونند و تیژەکرێت؟ کاکیوە گوێویستی دەنگی منیت ببرن ئێستا گوێت لێمە توانی گوێ لە پرسیارەکەتان بگرن ببرن ئێستا گوێت لێمە کاکیوە دەنگەکە باش نایە ببرن هاوڕێیانی کۆنتڕۆڵ ئەگەر بتوانن ئەو گرفتەمان بۆ چارەسەرکەن کاکیوە ئێستا گوێویستی دەنگی منی بەڵێ کاکیوە پرسیارم لەسەرەوە کە کاوتم بۆ پێی کە بەڕێستان ڕایەنەری گەشەپێدانی مرۆیین ئایا بەکێ دەوترێت کە کەسێکی تونند و تیژە هیچ تایبەتمەندیەک هەیە لە کەسێکە کە ئاماژە بێ بۆی کەم کەسە کەسێکی تونند و تیژە یان چۆن هەڵسەنگاندن بۆ کەسێکی تونند و تیژ دەکرێت؟ بەڵێ ئێمە زۆر جار ئەو کەسانێکەوە تونند و تیژی ئەنجام دەدەن هەز بە خۆیان ناکەن لە ئەساسە ڕەنگە کەسێکی کاریگەر بن پێیان وابێکەوە کەسێکن بەرپرسیارەتیان لەسەر شانە یاخود خۆیان پێ کەسێکەکەوە هیچ زۆرەکەم کوڕێشیان نییە بۆ نمونە ئەو کەسانێکەوە بیر و ڕای بەرامبەر قبول ناکەن و تەنها ڕایەکانی خۆیان پێڕاستە و قسەی خۆیان فەرز دەکەن و تەنها ڕاستی لە لای ئەمانە پێیان دەڵێن کەسێکەوە لە زۆری ئەنانێتەوە پێی دەڵێن تونند و تیژی ڕەفتاری واتە ڕەتکردنەوەی ڕای بەرامبەر ڕەتکردنەوەی ڕای بەرامبەر یەکێکە لە هۆکارانێکەوە تونند و تیژی لێ دەکەوێتەوە هەروەها ئەو کەسانێکەوە باگراوندی خێزانیانی هەروەکو باسمان کرد جگەلەوە ئەو کەسانێکەوە هەڕەشە لە ژیانی خەڵک دەکەن هەڕەشە دەکەن بۆ ناساکردنی خەڵک بۆ ئەنجامدان بۆ هەر کارێک بۆ نمونە ئەو کەسە تونند و تیژێکە لە سۆشەل میدیا هەوڵی ئیستیغلالکردنی کەسێک دەدات بۆ نمونە ژنێک کچێک یا بە هەمان شێوە ڕەگەزی بەرامبەر کاتێک وێنەیەک یان تۆمارێکی دەنجیان سکرینێکی ئەم بەڕێزەی دەکەوێتە لە ئینجا دواتر دەزەکە بە هەڕەشەکردن و چاو لێ سۆکردنەوە ئەمە پێی دەڵێن کەسێکی تونند و تیژ بەرامبەر بەکارهێنانی هەڵەی سۆشال میدیا هەروە ئەو کەسەکە لە پەیوەندی لە ئەساسا پەیوەندی لاوازە هەندێک کەس لە ژینگەی کۆمەڵایەتی و ڕەفتاریاندا لاوازن هەندێک جار کاتێک جوولە دەکەن کاتێک دەدوێن بە تونند و تیژی دەست پێ دەکەن لەبەر لە بنیادێکی لاوازان پێویستیان بە ڕێنمایی و مەشق و هاوکاریکردنی دامەزراوەکانی سەنتەری ڕاهێنانە. بەڵێ کاکیوە لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا و لەگەڵ هاتنەکایی تۆڕە کۆمەڵایەتیەکانە دوو بۆچوونی جیاواز
دروست بووە لەسەر پێشکەوتنی تەکنەلۆژیا بۆ چونێکیان دەوترێت کە زیاتر بەکارهێنەرانی چاوکراوە بوون یاخود ئاشنای مافەکانی خۆیان بوون لە ڕێگەی بەکارهێنانی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە پێشکەوتنی تەکنەلۆژیا بەڵام بۆ چونێکی تر دەڵێن کە بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیا توندوتیژەکان بە شێوەیەکی گشتی زیادی کردووە کێشە کۆمەڵایەتەکان زیادی کردووە کەواتە ئەگەر باس لە پێشکەوتنی تەکنەلۆژیا بکەین ئایا پێشکەوتنی تەکنەلۆژیا توندوتیژەکانی زیاد کردووە یاخود کەمی کردووە؟ بەڵێ ئەمە پرسیارێکی زۆر جوانە دیارە تەکنەلۆژیا ئێستا کە ڕاستەوخۆ لە ژیانی هەموو تاکێکی کۆمەڵگادایە تەنانەت هەندێک خەڵک وایان لێ هاتووەکەوە ببێ ئەوەی کەەوە ئەتەرنێت یاخود سەرچاوەکانی نێتوۆرک و سۆشەل میدیان لابێ خەریکە ساعتێک یاخود نیو ساعت ژیان ناکەن بەبێ ئەمە تووشی حاڵەتێکی نێگەتیڤ دەبن دیارە هەموو سەرچاوەیەکەوە هەموو سەرچاوێکی تەکنۆلۆژیا کە کۆمەڵگا لە جیهان بەرهەمی دێنێ دوو ئاراستی هەیە لایەنە باشەکان و لایەنە خراپەکانی ئەم کۆمەلگایانی کەوا هوشیارن هەوڵ دەدەن زیاتر لایەنە باشەکانی بەکار بەردەستە بکەن کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی وەکو پێویست هۆشیاری نییە لەسەر بەکارهێنانی سەرچاوەکانی تەکنەلۆژیا بۆ نمونە ئینتەرنێت مۆبایل سەرچاوەکانی تری بۆ نمونە تەکنەلۆژیا سەرچاوەکانی بۆ نمونە سۆشەل میدیا ئەوەی ئێستا هەیە ئەگەر باز بکەین بەپێ ئەو کاریگەریانەی هەیە لەسەر کۆمەلگای کوردی و ئەو لێکەوتە خراپانەی کە هەیە دەتوانین بڵێنکەوە تەکنەلۆژیا بووتە هۆکاری هەڵوەشانەوەی سەدان خێزان لە کوردستان بۆتە هۆکاری بەکارهێنانی توندوتیژی بەرامبەردەیان کەس بۆتە هۆی شکاندنی سومعی سەدان کەس لە هەمان کاتدا بە سەدان خەڵکی تریش سوودیان لە سەرچاوەکانی تەکنۆلۆژیا وەرگتووە بۆ بابەتی خۆپەروەردەکردن و بەدەستێنانی زانست و زانیاری و گەڕان بە دوای زانست بەڵام ئەوەی کە هەیە ئێمە پێویستمان بە کەچێکی ئارامترە پێویستمان بە هۆشیاری کۆمەڵایەتی خێزانی تاک زیاترە بۆی بتوانین زیاتر سوود لە سەرچاوەکانی تەکنۆلۆژیا وەرگرین بۆی بتوانین مۆدێلی بەکارهێنانەکان زیاد بکەین یاخود چاودێری بەکارهێنانی تەکنۆلۆژیا زیاتر بکەین لەبەرەوە دایان خەڵک ئێستا ئەکاونتی فەیک بەکاردێنین یاخود کۆمەڵێکی شاراوە بەکاردێنین ئەگەر هاتوو چاودێریکردنی بەکارهێنانی تەکنۆلۆژیا و سۆشال میدیا زیاد بکەین دڵنیام کەەوە کاریگەریە لێکەوتە نەرینیەکان لە کۆمەلگای کوردی کەمتر دەبنەوە بەراورد لەگەڵ ئەم کۆمەلگایانەی کە هەیە. بەڵێ کەواتە کاکیوە لە کۆتاییە چی بکرێت بۆ ڕێگریکردن لە بەرزبوونەوەی ڕێژەی توندوتیژی و پێویستە پلانەکان یاخود هەوڵەکان چی بێت بۆ ئەوەی کە ڕێژەی توندوتیژی لانی کەم بکرێتەوە نەکەوەی کە بڵێن نەهێڵرێ تەنهاونێک کە کەم بکرێتوانێ ڕێژەکان لەوە زیاتر ڕوو لە بەرزبوونەوە نەبێت. بەڵێ دیارە ئێمە لەم پەیامە جوان تێدەگەینکەوە کۆمەڵگای کوردی تاکێکی زۆر ماندووە لە ئێستادا بەداخەوە دۆخی کوردستان کۆمەڵگاکەی ئێمە زۆر هیلاکە زۆر ماندووە پێویستمان بۆیە بەرەو سەخامگیری و ئارامی دوو لە توندوتیژی ژیان بکەین کەوا زۆر ماندووین بەڕاستی هەمومان بەیەکەوە من لە چار ڕەهەندەوە پێشنیار دەکەمکەوە بۆی بتوانین ژیانێکی تەندروست و دوور لە توندوتیژی لە خێزان و کۆمەڵگا بەڕێ بکەین یەکێکیان کەوا گرنگجیدانە بابا وانەی هۆشیاری بەرەنگاربوونەوەی توندوتیژی لە دامەزراوەکانی وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا و جوفاتەکانی حکوومەت هەروەها مامۆستایانی ئاینی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی هەروەها سۆشەل میدیا کەناڵەکەی بەڕێستان گرنگجیدان بە بابەتەکانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی و ئاشتەوایی خێزان یەکێکە لە هۆکارەکانی کەمکردنەوە یاخود هۆکاری ئاراستەکردنی ئامۆژگاری خەڵکە لە هەمووشیان گرنگتر تەسامحی خێزانە ئارامی و ئاسوودەی و لێکتری بردننی نێوان ژن و پیا و دایک و با و خوشک و برا ئەو تاکانێکە لە کۆمەلگایەک لە خێزانێک پێکۆ دەژین کە خێزان پێی دەڵێن بچووکراوی کۆمەلگا بۆیە تکایە بابەتەکان لە ناو خۆمان بە دیالۆگ و توندوتیژی بەردەستە نەکەین ئێمە بتوانین لێبوردەیی و خێر و تەسامح لە ناو کۆمەلگا دروستکەین ئەمانە هەموو پێکەوە دەتوانن بەرەنگاربوونەوەی توندوتیژی لە کۆمەلگا سەخامگیر بکەن کە دوازار ئامان دروستکردنی ژینگەیەکی تەندروستە بۆ تاکێکی هۆشیار و کۆمەلگایەکی مەدەنی مۆدێرن و پێکەوە ژیانی ئاشتیانە لە نێوە خێزان و کۆمەلگا. بەڵێ
دەستەکانە خۆش بێ کاکیوا زۆر سپاس مادوومان کردی زۆر سپاس بۆ هیوا عەلی کە بەڕێزیان ڕایەنەری گەشە پێدانی مرۆین و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵ ئێمەدا ئامادە بوون. سپاس بۆ سەرجەم لاوتە و لە ڕێنماییەکانت. بەڵێ خۆشویستان ئێستاش ئەچینە لای پەیامنێرمان کاروان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کۆیەوە لەگەڵ ئێمەدا ئامادەیە و بۆمانە دوێت لەسەر پەردەلادان لەسەر پەیکەری هونەرمەند سەردار ئەحمەد. کاروان سڵاو لێبێ و بەیانیت باش فەرموو زانیاری زیاتر لای تۆیە. بەڵێ سنوور سڵاو لێوە سڵاو لە بینەرانی گەلی کوردستان هەروەگەوەی کە شاری کۆیە بە شاری هونەر و ئەدەب و ڕۆشنبیری ناسراوە گەلێک کەڵە هونەرمەندی پێگەیاندووە تا ئێستاش ئەو ڕێچکە هونەریە لەلایەن کۆمەڵێک بەهرەمەندی بەتواناوە لەلایەن کۆمەڵێک هونەرمەندی بەتواناوە بەردەوامی هەیە. ئەمڕۆ تیپی مۆسیقای باوەزی کۆیە دەیەوێت خزمەتێکی بچووک بە هونەرمەندی کۆچکردو و مامۆسا سەردار ئەحمەد بکات کە ئازفلوت بوو ساڵی پار کۆچی دوای کرد. هەڵبەتە ئەمڕۆ چەند چالاکی و بەرگەیەکی گرنگ لە خۆ دەگرێت. ئەم چالاکی و بەرگەیە لادانی پەردەیە لەسەر پەیکەری خوالێ خۆش بوو مامۆسا سەردار ئەحمەد لەسەر ئەرچی و تەواوی مەراسیمەکەەوە پەیکەرەکە لەسەر ئەرچی هەڤاڵ لاه و شێخ زەنجی هاوسەر و شیعەتی نیشتیمانی کوردستانە. من بۆ زانیاری زیاتر لەسەر بەڕێوەچوونی مەراسیمەکەی ئەمڕۆ مامۆستا سەفین عەبدولڕەزاقم لەگەڵ دەبێ هەم موزیسیان هەم هونەرمەند هەم مامۆستا سەرۆکی تیپی مۆسیقای باوەزی کۆیە. مامۆستا سڵاو لێبێ و بەیانیتان باش. بەیانیەوەش باش زۆر بەخێر بێن سەرچاو زۆر بەخێر بێن. بەڵێ زۆر بەخێر بێن بەیانیتان باش. ئێمە لە مەراسیمێکی ئیشاڵڵا کە شکۆردار و زۆر تەرتیباتێکی زۆر جوانمان کردیە بە هاوکاری بەڕێز شێخ لاه و شێخ زەنجی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە زۆر سوپاسی دەکەین کە هەمیشە پاڵپشت و هاندەرمانە بۆ کارە هونەریەکانمان کە پشتگیریمان دەکات. زۆر سوپاسی دەکەین کە ئەوڕۆ 5 بڕگەمان هەیە 5 بابەت لێرە پێشکەش دەکرێت. ئەمە پێوەی هەستاوین یەکەمیان کردنەوەی پێشەنگایەکە کە تایبەتە بە کارە هونەریەکانی مامۆستا سەردار ئەحمەد خوا لێی خۆش بێ. هەروەها جیداریەکە کە دروستکراوە لەسەر دیواری تیپی باوازی بە بڵندی 3 مەتر و بە درێژایی 22 مەتر. هەروەها لادانی پەردەیە لەسەر پەیکەری خوا لێی خۆش بوو مامۆستا سەردار کە پەیکەرێکی شایستە و جوان دروستکرایە. هەروەها کتێبێکمان ئامادە کردووە ڕایەڵەی فلوت کە لەسەر مامۆستا سەردارە کە شتێکی زۆر عیلمی و ئەکادمی و یعنی بۆ مێژوو دەبێتە توێژینەوەیەکی زانستی زۆر باش بۆ خوێندکار و بۆ خوێندکارەکان کە لە دوا ڕۆژ کە بەکاری دەهێنن. هەروەها پێشکەشکردنی پارچە مۆسیقایەکە چەند پارچە مۆسیقایەکمان حازر کرد بووی مامۆستا سەردار بەڵام لەبەر کات و ئەو نەخۆشی شتە کردمانە یەک پارچە مۆسیقا کە ئامادەمان کردێ لەلایەن تیپی مۆسیقاوە. مامۆستا سەردار داهێنەر بوو هەر مامۆستا نەبوو داهێنەر بوو کە یەکەم کەس بوو ئامێری فلوتی هێنا کوردستان. فلوت لە کوردستان نەبوو ئەو کە دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانی بەغدا بوو. بەڵێ داهێنەر بوو کە ئامێری فلوت کە ئامێرەی کلاسیکە ئەو کردیە شەرقی کە کردیا ئەو کار و سکێڵانەی کە ئەمە لە کورد بەکاری دێنین کە ئەو استفادەی لە بکەین و لە بۆ گۆرانیەکانمان کە بۆتە ڕێچکە ئێستا جێگای مامۆستا سەرداری ون نییە بە سەدان خوێندکاری کە پێگەیاندە و ئێستا بوونەتە لە جێگای شیاو کە کاری مۆسیقی دەکەن و بوونەتە مامۆستا و کە جێگای مامۆستا سەرداریان پڕ کردوتەوە. وەلەو ئەمە هەرچی بکەین لە ئاز مامۆستا سەرداری کەمە بەڵام ئەوە شتێکی زۆر کەم و ئەمە ئەوەندەمان لە دەستاتیا ئینشاڵڵا کە ڕۆحی شاد بێت. بەڵێ
خۆشببختانە مامۆستا سەردار دەرسی بە هەر کەسێکی گوت پێت یعنی بۆ تەشتێکی زۆر چاک زۆر باش زۆر لێهاتوو ئێستا بەدەیان لە کۆیە بەدەیان مامۆستا هەیە کە کاری مۆسیقا دەکا و عازفلوتی چاک ژەنیاری باش لە ئامێرەکانی دیکەش کە بوونەتە مامۆستا و ڕێچکەی ویان و گرتیا مامۆستا سەردار کەسێکی خۆنەویست بوو کەسێک بوو کە بەبێ مقابل کاری دەکرد کە جێگای ڕێزە جێگای تەقدیرە کە ڕۆحی هەمیشە لەسەر سەرمان قوربان زۆر بەخێربێن زۆر بەخێربێن بەڵە سنوور هەرەوەی کە گوێ لێبوو لە زاری مامۆستا سەفینەوە بەرگە و بابەت و چالەکیەکانی ئەمڕۆ دەبێت لە هیچ مۆسیقای باوەجی کۆیە من دەگەڕێمە لایەوە. سپاس بۆ پەیامنێرمان کاروان کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە شاری کۆیەوە بۆ ئێمە دو سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەت. بەڵێ خۆشویستان لە کۆتاتەوەری پرۆگرامی ئەمڕۆیە لەگەڵتان بەردەوامین ئەویش گفتوگۆکردنە بێت لەسەر ڕۆژی گیانی بەرەنگاربوونەوەی نەخۆشی ئایدز کە بێگومان نەخۆشی ئایدز یەکێکە لەو نەخۆشیانەی دەتوانین بڵین نەخۆشیە سامناکانی کە لە ئێستادا لەسەر ئاستی جیهان لە تەواوی وڵاتانە و هەرێمی کوردستانیش بەدەر نییە تایدا ئەم نەخۆشیە بڵاوە. بۆ یەکەم جار لە ساڵی 1970 لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و بە دیاریکراوی لە ویلایەتی لۆس ئەنجلوسدا سەری هەڵدا و بە دەرکەوت. لە ساڵی 1970 لەلایەن کۆبوونەوەی تەندروستی جیهانی بڕیاری ئەوە دراکەیەکی 12 هەموو ساڵێک تەرخان بکرێت یاخود دیاری بکرێت بۆ ڕۆژی گیانی بەرەنگاربوونەوەی نەخۆشی ئایدز. ئێمە لە پرۆگرامی ئەمڕۆیە باس لەوە دەکەین کە بزانین ئایا نەخۆشی ئایدز چییە و هۆکارەکانی چین و لە هەمان کاتدا نیشانە و دەرکەوتەکانی چین کە ئایا ئەو نیشانانەی کە لە کەسێکدا هەبێت ئاماژە و دەرخەرە بۆی کە ئەم کەسە هەڵگری ڤایرۆسەکەی یاخود توشبووی نەخۆشی ئایدزە. بۆی کە لەسەر ئەم بابەتە ئەمڕۆ گفتوگۆ بکەین ئەمڕۆ بە خۆشحاڵیە میوانداری نەسرەدین عومەرمان کردو کە بەڕێزیان ڕاهێنەرن لە پاراستنی لاوان لە نەخۆشیە گوازراوەکان. کاک نەسرەدین سڵاو لێبێ و بەیانیت باش. سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت. زۆر سپاس. ئەگەر هەر سەرەتا لە نەخۆشی ئایدز خۆیەوە دەست پێ بکەین زانین ئایا نەخۆشی ئایدز چییە و چی یەکرێتەوە؟ بناوی خۆی گەورە نەخۆشی ئایدز ئەتوانین بڵین کۆمەڵی ڤایرۆسە کە هێرشەکاتە سەر کۆندامی بەرگری لەشی مرۆڤەکە تێکەشکێنێ یان بە ڕێگەیەکی تر بڵین نەخۆشی ئایدز بریتە لەوەی کە کەسێک لە ڕێگەیەک لە ڕێگەکانەوە بە تایبەتی لە ڕێگەی جنسیەوە کە تووشی نەخۆشیە هەڵگری ڤایرۆسی ئایدزە بێ ئەم ڤایرۆسە هێرشەکاتە سەر کۆندامی لەشی ئەو مرۆڤ و مرۆڤەکە ژیانی لە دەزەیە کۆتایی بە ژیانیت لەو ساتەوە کە تووشە بێ کۆتایی بە ژیانیت بەپی ئەم حاڵەتەی کە ئێستا لە جیهان هەیە. کەواتە نەخۆشی ئایدز نەخۆشیێکی کوشندەیە لە ماوەیەکی کەمە توشبووەکە ئەکوژێت یاخود ساڵ یاخود چەند ساڵێک یان ماوەیەکی زۆرە خایێنێ مەرز نییە کەم بێ ماوەیەکی زۆری ئەوێ زەمنێکی زۆرە مێنێتەوە بەڵام لەو کاتەوە کە تووشی نەخۆشیەکە ئەبێ کابێتە هەڵگری ڤایرۆسەکە ئەگەر بەخۆی بزانێ هیتر لێەوە ژیانی کۆتاییەت بۆ چونکە لە ناو کۆمەلگایە نامەوە بێ کەس تێکەڵی نابێ تێکەڵ بە کەس نابێ ناتوانێت جوودبوونی خێزانی ناتوانێت لەگەڵ هاوسەر و مناڵ و تێکەڵبوونی ئەوانەی هەبێ لەبەرەوە بە یەکجاری لە کۆمەلگە دابڕێ کەواتە لەو کاتەوە ژیانی کۆتاییەت هەرچەندە وەکو لاشە لەوانەیە 12 ساڵێک بخانی یا زیاتر یا کەمتر بەڵام هەر وەکو لەو کاتەوە دەست بەڵام نەخۆشیێکی کوشندەیە ئەویان دیارە و ئاشکرایە. کاک نەسرەدین نەخۆشی ئایدز جۆری هەیە یاخود هەر یەک جۆرە؟ ڤایرۆسەکە نەخۆشی ئایدز زۆرە یعنی با بڵین ڤایرۆسەکەیە ئەو ڤایرۆسەیە کە کاریگەریە لەسەر مرد لەبەرەوەی ڤایرۆسی ئایدز لە یەک چرکەیە بە سەدان جار شێوەی خۆیە گۆڕێ بۆچی هەتای ئێستا ڤایرۆسی ئایدز عیلاجەکەی چارەسەرەکەی نەدۆزراوەتەوە لەبەرەوەی کە ئەچێتە لەشی مرۆڤۆ بەردەوام لە گۆڕانکاریایە هەر یەک نەخۆشیە کە پێوتێ ڤایرۆسی HIV بەڵام گۆڕان بەسەر شێوەی ڤایرۆسەکەیە شێوەی خۆی گۆڕێ چارەسەر و عیلاجەکان ناتوان چارەسەری نەخۆشەکە بکەن. هەروەکو بەڕێست باست کرد کە ناوە زانستەکەی HIV من دوێنێ بابەتێکم بەرچاوکۆ کە دەڵێ HIV1 هەیە لەگەڵ HIV2 HIV1 زیاتر لە ئەوروپا و ئەمریکا بەربڵاوە HIV2 لە ئەفریقا ئەمە بوونی هەیە یا تا چەند بەڵێ ڕاستە بەو شێوەیە HIV1 و 2ەکەی هەیە
کە ئیتر بەپی دابەشبوونی مرۆڤەکان تەوزیع بێت بەسەر. بەڵێ باشە هیچ تەمەنێک یاخود قۆناغێکی دیاریکراو هەیە کە کەسێک توش بێت یاخود بێتە هەڵگری ڤایرۆسەکە یاخود لە هەموو قۆناغەکانی تەمەنە ئەگەری توشبوون هەیە؟ بەڵێ لە هەموو تەمەنی مرۆڤە هەر لەو ڕۆژەی کە جنینە لە سکی دایشە بۆی هەیە توش بێ هەتا کابرایەکی بە تەمەنی 90 ساڵە، بەڵام ئەوەی کە دیاری کراوە زیاتر لە تەمەنی 15 بۆ 39 ساڵی خەڵک زیاتر توشبووەکان لەو تەمەنیان لە تەمەنی 15 بۆ تەمەنی گەنجان. بەڵێ بەڵێ تەمەنی لاوان. بەڵێ باشە کاک نەسرەدین بە شێوەیەکی گشتی توشبووی ڤایرۆسەکە یاخود توشبووی نەخۆشی ئایدز چی لە مرۆڤەکات یاخود کاریگەریەکانی لەسەر توشبووەکە چی دەبێت؟ کاتێککە ئینسان هەستی کرد تووشی نەخۆشی HIV بووە ڤایرۆسی ئایدز بووە یا ئایدز چۆتە لاشەیەوە ئیتر ئەو مرۆڤە لێوە یەکسەر ژیانی تێگەچێ لە کۆمەلگادا ئەبڕێ بێتە کەسێکی نامەوە بێ کەسێکی ئەبێتە کەسێکی گۆشەگیر جگە لەوەی لەسەر کاریگەری دەرونیشی دروستە کاریگەری دەرونی لە 100% لەسەر کەسەکان حتا هەندێک ئەو کەسانی کە توش بوون ڕقەبەرایەتێکی زۆر گەوریان لەگەڵ مرۆڤایەتی هەیە حەزەکان خەڵکی تر توشکەن حەزەکان خەڵکی تر هیچی نەمێنێ بۆ چونکە ئەوان بە شێوەیەکی نامۆ سیرکراون لە ناو کۆمەلگای جیا کراونەتەوە ئێستا تۆزێک لە ڕووی جیهانی و تۆزێک مامەڵەکردن لەگەڵ ئەو کەسانی تووشی نەخۆشی ئایدزە بن باش بووە جاران سزنیانەکردن بەتەنیان لەسەر جێگەیەکی دووردایانەنان ئەوانەی کە ئەمردن لە قەبرستانە نیان ناشتن بە شێوەیەکی زۆر دڕندانە مامەڵیان لەگەڵاکرا لە هەندێک شوێن هەتا وڵاتانی عەرەبی تەعزیب ئەدران دوای عیلاج وەرگرتن وشتیوا بۆچی تۆشی ئەم نەخۆشیە بووی ئەمانە بەڵام جگە لەوە کە ئێستا تۆزێ مامەڵەکردن لەگەڵ نەخۆشەکانە باش بووە بەڵام کەسێکی نامۆیە ناو کۆمەلگایە لەبەرەوە جگەل لەمەکە بەو زۆری تۆوتت لە دەرونی و ئەوە نەفسیەوە لە کۆمەلگا جیابێتەوە بۆ خۆشی ئەم ئینسانە وردە وردە تووشی نەخۆشی و هەموو گیانی ئەبێتە برین و ئەوە ئیتر ئەوە ئەو ئینسانە لەو کاتەوە ژیانی کۆتایی پێت و ئینسانێکی نیشانەکانی چین کاک نەسرەدین هیچ نیشانەیە یاخود دەرکەوتەیەک هەیە لە کەسێکدا بەبێ پشکنین بڵێ نیشانە بێ بۆی کە ئەم کەسە هەڵگری ڤایرۆسەکە یاخود توشبووی نەخۆشی ئایدزە زۆر ئاسان نیشانەکان دەرناکەوێت حتا سەرەتا تەبان لە ماوەی 3 هەفتە بۆ 4 هەفتە نیشانەکانی یەکەمی دەرەکەوێت لە لەشی مرۆڤەکەیە کە بۆ 4 هەفتە بۆ 4 هەفتە ئەو نیشانانە نیشانەکانی هەڵامەتن نیشانەی هەڵامەت لە کەسێک کاتۆن هەرە و نیشانانن بەڵام پاش هەفتەیە گوو نەبێ ئەم نیشانان ینی زۆر قورس نییە لەسەری دوای 3 مانگ دوای ونبوونی لە کەسەکەیە 3 مانگ بە 4 مانگی تر جارێکی تر نیشانەکان دەرەکەوێتەوە هەمان نیشانە بەس بە شێوەیەکی قورستر ئیتر ئاو بەلوتیا خوارێ تای هەیە لەرزی هەیە هەندێک پەڵە لەسەر لەشتی دروستە بێ بەڵام ئەڕوا دوای کۆکەی هەیە هەندێک جار ڕشانەوەی هەیە بەڵام کەمن ینی بەو جۆرە حتا هەندێک جار ئەو نین نەخۆشەکە بتوانێت بچێت بۆ خەستەخانە و عیلاج و چارەسەری خۆی بکە یا لەوانەیە عیلاجێکی ژوەر بگرێ بەڵام هەر خۆی ئەڕوازانێ پەتایکی ئاسایی گرت ئاساییە بەڵام ئەم نەخۆشیە ونە بێ هەتا بۆ 8 تا 10 ساڵی تر 8 تا 10 ساڵی تر ئەم نەخۆشیە ونە بێ اینجا دوای دەرەکەوێتە کە دەرکەوتەوە بەشێ لە ماوەی ئەم 8 بۆ 10 ساڵەیە کە بە ڕێزە باسێکە نیشانەکان دەرەکەون ون ئەبن دەرەکەون ونەبن بەو شێوەیە کە باس کراوە هەر ئەم سێ جارەیە جاری یەکەم لە ماوەی 3 هەفتە یەکەمە لە 3 مانگ بۆ 4 مانگ جارێکی تر ئیتر نیشانەکان ونەبن لە لەشی مرۆڤەکەیە هەتا 8 بۆ 10 ساڵی تر لەو ماوەیە دەرەکەوێتەوە کە دەرکەوتەوە ئیتر ڤایرۆسەکە لەشی مرۆڤەکەی تەنیوە هەموو گیانی ڤایرۆسە هەموو گیانی نەخۆشیە نیشانە قورسەکانی دەرەکەون وەکوەوەی با بڵین کێشی لەشی دابەزێ بە یەکجاری هەندێک جار خوێن بەربوونێک دروستە بێ بە بێهۆ نازانیم خوێن بەربوون لەکوێیە کاک دەسەدین هۆکارەکانی چییە یاخود هۆکاری توژون بە نەخۆشی ئایدز چییە یاخود ڕێگەکانی گواستنەوەی ڤایرۆسەکە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر چییە زیاتر ئەو کەسانە تووشە بن کە با بڵین جوودبوونی ناشەرعی یعنی غەیری ماڵ و ئەوانە لە دەرەوە کاری سێکسی ئەنجامێن نازان ئەو کەسانە هەڵگرن یا هەڵگرنین لەبەرەوە هەر کەسێک بچێتە لای کەسێک کە هەڵگری ڤایرۆسەکە بێت لە 100 تووشە بێ حتا ئەڵێ ئەگەر ئافرەتێک کە زەواجەکە سەرەتا کە هیچ کێشەیەکی نەبێ ئەگەر لە کاتی زەواجە لە 100 احتیمالی مناڵبوونی هەبێ ئەگەر کەسێک بچێتە لای کەسێکی هەڵگری ڤایرۆسی ئایدز لە 400 احتیمالی هەڵگرتنی بە یەکجار ینی ئەو نەزوو ئەگوازێتەوە
لەبەرەوە ئەمە خاڵی یەکەمیانە. دواتر ئەوانی کە خوێن لە ڕێگەی خوێن بەخشینەوە لە ڕێگەی بەخشینی پارچەیەک لە لەشی مرۆڤێکەوە بۆیەکی تر ئەگەر هەڵگری ڤایرۆسەکە بێ، ئەو کەسانەی کە بە تایبەتی لە شوێنە لاوەکیەکانە کە دانپاکەنەوە و تاتۆ ئەکەن و کەڵە شاخەکەن و ئەمانە ئەو جیهازانە تاتۆکردنیش بەڵێ تاتۆ زۆر نزیکە، چونکە تاتۆ بیزڵ دەچێتە ژێر پێستەوە ئەو ئامێری بەکارێنێ ئەگەر تاقیم نەبێ پاک نەبێ کەسی پێشتر بەکاری هێنابێ و بۆ کەسێکی تر بەکار بێتەوە لە 100 توژە بێ بەبێ وەستانیانی. لەبەرەوە ئەوانە لەو ڕێگانەوە توژە بێ. لە ڕێگەی دایکەوە دایک ئەگەر هەڵگر بێ مناڵەکەی یەکسەر توژە بێ، لە ڕێگەی شیردانەوە بوو کە ئەگوازرێتەوەی ئەگەر دایکەکە هەڵگر بێت بۆ کۆرپەکەی. بەڵێ یەکسەر دایکەکە ئەگەر پڕ بێ ئەوە بۆ مناڵەکەی ئەگوازێتەوە، لە ڕێگەی شیرەوە ئەگوازێتەوە کە شیر با بە مناڵەکەی، لە ڕێگەی وەڵداشەوە ئەگوازرێتەوە. هەموو ئەمانە بۆیە لەو کاتە ئەڵێن زۆر جار مناڵبوونەکە بە نەشتەرگەری ئەگەری گواستنەوەکەی کەمترەکە، ئەمە دروستە؟ ئەگەر لەوانەیە ئەو مناڵە ئەو ژنە تازە هەڵگری ڤایرۆسەکە بێ نەگوازرایبێتەوە بۆ مناڵەکە، بەڵام ئەگەر ئەو بۆیە ئەبێ زۆر بیانی ئەبێ بە نەشتەرگەریکی زۆر ورد ئەنجام بدرێ. ئەجینا ئەو ئاوەی کە لە دەوری مناڵەکەیە بەرچاوی بکەوێت لە 100% ئەویش توژە بێ و ئەگەر سەیری گەتە ڤیددیوەکان بکەی ئەو مناڵانەی کە تووشی ڤایرۆسی ئایدز بوون زۆربەی زۆریان دەموچاوێن توش بووە. کاک نەسەردیەکی لەو بۆچوونانەی کە باس لە ڕێگاکانی گواستنەوە دەکات یاخود توشبوونەکەی دەڵێن زیاتر ئەو کەسانەی کە هاوڕەگەزخوازن ئەگەری توشبوونیان بە ڤایرۆسەکە و بە توشبوون بە نەخۆشی ئایدز زیاترە. ئەم بۆچوونە تا چەند دروستە؟ ئەو بۆچوونە لە 100% ڕاستە، بە تایبەتی زۆربەی ئەوانن. ئێستا لە جیهانە تەبەن ژمارەکە زۆر تێپەڕیوە، زۆرە. ئەڵێن ئەگەر ژمارەکە دیاری بکەیت لە 100 ئەگەڕێتەوە بۆ هاوڕەگەز بازەکان و بۆ ئەوانی کە مادە هۆشبەرەکان بەکارێنن. اینجا لە 100 تری ئەچێت بۆ ئەوشتانی ترکە باسمان کرد. داتاکان لەسەر ئاستی جیهان تا ئێستا چەند توشبوو هەبووە یاخود بڵێ چەندیان مردوون؟ ئەگەر هیچ داتاکە لەبەر دەستاکە داتامان هەیە، بەڵام هەتا ئێستا بە دەقیقی بەنزیکەی هەیە وا دەرەکەوێت هەتا ئێستا چوبێتە 73 ملیۆن کەس لە جیهانە، هەتا 75 ملیۆن توشبوو. بە پێی ساڵی 2018 35 ملیۆنی وەفاتی کردووە، چونکاڵێن کۆتایی ساڵی 2010 38 ملیۆن کەسی هەڵگر هەیە. تەبەن باە قسە هەیە زۆر مهمە بیزانین، ئەمە ئەو کەسانن کە خۆیان تۆمار کردووە. اینجا قسەیەکی تر هەیە ئایا لە جیهانە چەند کەس هەیە کە خۆی تۆمار نەکردو و نازانین؟ ئەڵێن ڕێژەکە زۆر لەوە زیاترەکە ئێستا ئێمە واتە سەورەکەین هەر ئەوەندە بێت لەوە زیاترمان هەیە. بەڵێ ئەمە لەسەر ئاستی جیهانیا خوڵی لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەی لەسەر ئاستی هەرێمی کوردستان داتاکان و ڕێژەکان چیمان پێڵن؟ خۆشبەختانە لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەتا ئێستا زۆر کەمە، هەرچەندە پێمان ناخۆش ئەگەر حاڵەتێکیش بێ هەر بە زۆری ئەزانین، بەڵام زۆر کەمە. لە ساڵی 2000 تا ساڵی 2012 یانی لە 86ەوە کە یەکەم مناڵی کورد تووشی نەخۆشی ڤایرۆسی ئایدز بوو، هەتا 86 مناڵی کورد. بەڵێ یەکەم مناڵی کورد لە ساڵی 86 لە بەغا توش بوو، یعنی لە بەغا تەشخیص کرا کە مناڵێکی کورد تووشی ڤایرۆسی ئایدز بووە. لەو کاتەوە هەتا ساڵی 2012 23 کەسمان بووە. لە 2018 بوو بە 32 کەس. ئەم 32ش 23یان وەکو لە هەندێک لە داتاکان سێرم کردووە 23یان ئەزنەبین، ینی خەڵکی وڵاتی خۆمان نین. لەو 23ش 9یان ئافرەتن و 12یان پیاون. لە ساڵی 2009 چەند ئەمڕۆ من لە دوێنێ متابعاکەم نەمبیستووە یعنی تازەنی هی 2020، بەڵام 2009 41 کەسمان هەبووە. 41 کەسەکەیش ینی نەک هەر ساڵی 2009 41 ینی بە هەمووی کۆیکەیتەوە گاتە 41ەکە دەرکەوت. وەزیری تەندروستی وتی کە 39یان ئەزنەبین، تەنها دوانیان خەڵکی کوردستانن. ئەو دووەشکە خەڵکی کوردستان لە دەرەوە هاتوونەوە، یعنی لەناو خەڵکی کوردستانانین کە ئەمە هەر قسەیەکی خۆشە بۆ هەمومان کە بۆ جۆرە لە کوردستانە بە هیچ شوەیەک بڵاوی ئینشاڵڵا. کاک نەسرەدین لە دوای دەرکەوتنی ئێستا بەڕێستانەڵێن 39 کەسیان بیانی بوون. لە دوای دەرکەوتنی ئەوەی کە ئەم کەسانەی کە بیانین و لە هەرێمی کوردستانان توش بوون یاخود هەڵگری ڤایرۆسەکەن چۆن مامەڵیان لەگەڵەکرێت؟ ڕەوانەی شوێنەکانی خۆیان نەکرێتەوانە یاخود چی؟ ئەوەی کە سەرنجمە لە داتاکانە هەیە 23 کەسیان ڕەوانەی دەرەوە کراونەتەوە. باقیەکەی تری لەوانەیە
بە ئیشەکات بێتنە ئێرە لەوانەیە لێرە چارەسەر وەربگرن لەوانەیە ینی نەمبیستوە هەر هەمووی 39 کەسەکە چوو بێتنەوە بەڵام مەزانم کە 23 کەسیان ڕەوانی دەرەوە کراونەتەوە ئەوانی تیژ لەوانەیە یان لە خەڵکی ئێرە بن و دەرەوە هات بێتنەوە یان ئافرەتێک بێ هاوسەرەکەی خەڵکی دەرەوە بێ و توش بوو بیان بە پێچەوانەوە بەو جۆریان لەوانەیە ئەو کەسانی کە لە کوردستانە ئیشەکەن و خەڵکی وڵاتانی دەرەوەن ئەوانە توش بووبن حتممە لە کۆتایی هەر ئەمانە ئەنێرنەوە بە وڵاتی خۆیان. بەڵێ کاک نەسردین باسی چارەسەرێکە کەوتانە ڕنگانێکیان لێرە چارەسەر وەرگن هیچ چارەسەرێک هەیە بۆ نەخۆشی ئایدز یاخود هیچ توشبوویەکی ڤایرۆسەکە هیچ توشبێکی نەخۆشی ئایدز چاک بۆتەوە لەسەر ئاستی نێودەوڵەتی بیا لەسەر ئاستی هەرێم بێت. بەڵێ کوردستانیش بەشێکە لە هەموو جیهان ئەو چارەسەری کە لە وڵاتانی دەرەوە وەرەگیرە لە کوردستانی شاب هەیە ئێستا ئاسانە و پیاکردنی. بەڵام هەتا ئێستا بەداخەوە لە جیهانە هیچ چارەسەرێک بۆ نەخۆشی ئایدز نییە بۆ کوشتنی ڤایرۆسەکە بەڵام ئەو عیلاجانە و چارەسەرانی کادرێت تەنیا بۆ کەمکردنەوەی ئێش و ئازار و ناڕەحەتی و درێژکردنەوەی تەمەنی نەخۆشەکە ئینا هیچی تر نییە ئەجینا چارەسەرمان نییە بۆ ئەوە بەس بە نیسبەتی چاکبوونەوە هەتا ئێستا دوو کەیس دیاری کراوە یەک ساڵی 2010 تراوە چاک بۆتەوە ئەوە قسە لەسەری نییە کە تاوە چاک بۆتەوە و ینی دەنگ و باسی نییە توش بوو بێتەوە یەکێکی تریش لە ساڵی 2000 و ئەمە تا چاکبووی یەکەم بێزەبت نازانم لە هەرێمان نەبوو دەروی لە باسی عجیانەکەم بەزوازام کەیسی دووەم ساڵی مانگی 2020 لە ئەمریکا چارەسەری وەرگرتۆ بۆ ماوەی 18 مانگە هیچ نیشانەیەکی ڤایرۆسی ئایدز و HIV لەسەری نەماوە بەڵام دکتۆرەکان هەتا ئێسش دڵنیانین کە بگەڕێتەوە حاڵەتی نەخۆشەکەی بەڵام وتراوە هیچەکە لە چاک بووە. بەڵێ کەواتە لەسەر ئاستی هەرێم تا ئێستا هیچ چاکبوویەک نییە. بەڵێ باشە کاک نەسردین ڕێگریەکان یاخود هەوڵەکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی جیهانیش چی هەوڵێک دراوەی کە ڕێگری بکەیت لە بەرزبوونەوەی ئەم ڕێژانە؟ هەوڵ زۆر دراوە حتا لە کۆنگرەی ئەخیری نەتەوەیە گرتووەکان لە ئوسترالیا ساڵی 2015 لەوێ بڕیاردرا کە ساڵی 2030 ئەبێ نەخۆشی ئایدز لە جیهانە نەمێنێ بەڵام بەداخەوە کە ئێستا ساڵی 2020شمان تەواو کرد هەر ساڵی 2019 ملیۆنێک و 700,000 تازەمان توشبوو هەیە یعنی بەردەوام لە زیاد بوونایە ئەو هەوڵانی کە هەیە تەزامونێکی یا با بڵین هەماهنگگیەکی جیهانیش هەیە بۆ ئەوەی پێکەوە لایەنی ژینگە و لایەنی تەندروستی و لایەنی ئەوانی پارەدارەکان و هەمویان کۆ ببنەوە کارێ بکەن کە پێکەوە بتوانن ئەم چارەسەری ئەم نەخۆشیە بکەن یەکێک لەوانە ئەوەیە نهێشتنی فەقیری لە جیهانە کە ئەویش هیچ هەنگاوێکی بۆ نەدراوە کە تازەترین داتاڵێ 820 ملیۆن نەفەر لە جیهانە ئێستا هەیە کە ڕۆژانە پارویەکیان نییە بیخۆن یعنی ئێشتا چارەسەری هیچ ئەوانە نەکراوە هەتا چارەسەری ئایدزەکە بکرێ ئەگەر ئەو هەوڵانە بدرێ احتیمالی زۆری هەیە ئەگەر چارەسەریش نەکرێت زۆر کەم بێتەوە کۆمەڵی تر لە ڕێگریەکان ئەوەن کە پێویست بۆوەکە ینی با بڵین ڕێگە بگیرێت لەم یانانی ئێستا بەداخۆ کە هەر زۆرە بێ ئەگەر باسی کوردستان کەین یا باسی جیهان ڕێکخراوەکانی هاوڕێگەزبازی بەردەوام لە زیاد بوون و بەداخۆ هەوڵێکی شێڵێنە کوردستانە بە تەمان شتێکی ئاو بکرێت کە ئینشاڵڵا ئومێدەوارم ئەمە هەر قسە و دەنگ و باز بێ و ئەسڵێکی نەبێ و هیچ ڕێگە بە و ڕێگە بۆوانە نەدرێ چونکە جگە لە نەخۆشی هیچ شتێکی تر بۆ کوردستان کەواتە هۆشیاری تاک ڕۆڵی بەرچاوی هەیە لەم بابەتەیە زۆر لەبەر ئەوە پێویستە دەستگاکانی ڕاگەاندنیش کاگەر باسی کوردستانی خۆمانکەین کاری زیاتر بکەن هەرچەنە من ئەو گلەیەم هەیە لە هەموو ڕاگەیاندنەکان کە تەنیا لە ڕۆژی جیهانی ئایدز زابیری ئەمەیانەکەوێتەوە کە پێویستەکە لە ڕۆژانی ترە جارجار مانگی جارێ دوو مانگ جارێ بەرنمەیەک لەسەر ئەمە چووکە شتەکە زۆر قورسە ڕاستە ئەڵێن لە جیهانە ئێستا لە کوردستانە باسی دوو نەخۆش و سێ نەخۆشەکەن بەس ئەگەر خوا نەخواستە بڵاو بێتەوە ئەوە هەر کاریگەری زۆری ئەبێ و خراپش بێت لەسەر خەڵک داخستنی یانەکانی شەو و ئەوانەی کە داخستنی یانە لەش فرۆشیەکان هەموو ئەمانە کاریگەری زۆریان هەیە کە پێویستە خوان بپارێزن ببوور ئەگەر کاتم ما بێ بە تایبەتی لە کوردستانی خۆمانە ئەو کەسانی کە زەواجەکەن زۆر پێویستە کە فحسی مختبەری بکەن چکە فحسی مختبەری بۆ هەموو کەسێ زۆر ئاسانە ئێستا ئەتوانی لە هەر مختبەرێک فحسی خۆی بکە هەر کەسێ لە ماوەی ڕۆژێکا وەریگرێتەوە بەڵام نەترسن شەرم نەکەن بە هاوسەرەکەی بڵێ با فحسێ بکەین
بۆ ئەوەی کە دەستەکانە خۆش بێ کاک نەسرەدین زۆر سپاس مادومان کردی زۆر سپاس بۆ نەسرەدین عومەر کە بەڕێزیان ڕایەنە لە پاراستنی لاوە لە نەخۆشیە گوازراوەکان سواز بۆی کە لە بەشی پرۆگرام لەگەڵمان ئامادە بوون بەڵێ خۆشویستان کۆتایمان بە پرۆگرامی ئەمڕۆمانێنە تا سبێنێ بە پرۆگرامێکی نوێ پێتانەگەینەوە کاتێکی خۆش ئاسوودە بن.